تەوەرەمان تەوەرێکی یاساییە و باس لە بابەتێکی ئەستیارەکەین کە ویش چارەنووسی مناڵانە دوای جابوونەوەی دایک و باوکیان دیارە ئەوەی کە یاسا مەبەستێتی پاراستنی خێزانە بەڵام کاتێک ئەم خێزانە ناتوانن پێیەکەوە ئیدامە بە ژیانیان بدەن هەم دایکەکە هەم باوکەکە هەموو مناڵانی کە ناو خێزانیان پێویستە مافەکانیان پارێزراو بێ و هەروەها ژیانێکی مسۆگەریان هەبێ بۆ مەبەستە یاسا کۆمەڵێک ڕێکاری داناوە بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو منداڵە و پاراستنی بەژەوەندی منداڵەکە لە بینی دایک و باوکی و هەروەها ئەو بارودۆخە تازەی کە دێتە پێشەوە لە ژیانە ئەمانەوێت لە ڕووی یاساییە و زیاتر شرۆڤێن بابەتە بکەین و بە ئەو مەبەستەش میوانداری زۆر بەڕێز پارێزەر سەردەشت علیمان کردووە لێرە لەگەڵمان میوانە بێت و گفتوگوی زیاترەکەین کاک سەردەشت زۆر بەخێر بن کاک سەردەشت سەلامەت بی ئەوەی کە ئێمە لە یاسایە لە بەرچاومانە پێمان وایە یاسا ئەرکیەوەیە کە پارێزگاری لە بەرژەوەندی هەموو تاکەکانی ناو کۆمەڵگە بکات لەو نێوانەشان مناڵ ئەوەی کە ئێوە خۆتان وەکو پارێزەرێک دیقەتان داوە قانونی عێراقی یاخود یاسای عێراقی چۆن هەوڵەدا چارەنووسی منداڵ پارێزی دوای جابوونەوەی دایک و باوک بە تایبەت. بەڵێ بەناوی خی گەورە سپاس بۆم دەرفەتە ڕێز و حرمەتم بۆ وەرگرانی خۆشەویستی کەناڵی پەیام هەیە لە ڕاستیە جابوونەوە یەکێکە لەو دیاردانە یا ئەو تەحەدیانەی کە هەڕەشە لە خێزانەکانەکە بە تایبەتی لەم سەردەما و لە کۆمەڵگەی کوردیا بەداخۆ لەم چەند ساڵی دواییە پێشتر ئەگەر جیابوونەوەی هاوسەرانمان بە حاڵەت ناوبردبێ بەداخۆ لە ئێستا نەک هەر بۆتە دیاردەیەک بەڵکو خەریکە بڵێن زیاڕەوی نەبێ ئەگەر بڵین بۆتە پرۆسە لە پاڵ پرۆسی زەواجا پرۆسەیەکیش هەیە وەکو پرۆسەی تەلاق و جیابوونەوە ئەوەندە زۆر بوو بەداخەوە بەڵام ڕەنگە یعنی ئەوەش هۆکار و پاڵنەری خۆی هەبێ لەو نێوە نەشا مەسەلەی جیابوونەوەی خێزان یاخۆ هەڵۆشانەوەی خێزان بێگومان کۆمەڵێک لێکەوت و کۆمەڵێک نەتیجەی خراپ و نێگەتیڤ لەسەر کۆمەڵگە بەگشتی دانێ لە نێویاندا ئەندامانی خێزان و بە تایبەتی مناڵ بە تایبەتی ئەو مناڵانی کە هێشتا لە تەمەنی مناڵێن و نەگەیشتنۆتە تەمەنێک کە بتوان خۆیان ژیانی خۆیان ڕێک بخەن. بێگومان بۆ ئەمەش یاسایی باری کەسێتی عراقی کە تایبەتە بە ڕێخستنی پەیوەندی خێزانیەکان لە دروستبوونەوە تاوەکو هەڵۆشانەوە ماف و ئەرکی هەرێکێک لە هاوسەرەکان لەو نێوە نەشا باسی چارەنووسی مناڵەکانی کردووە لە دوای جیابوونەوەی هاوسەرەکان وەکو مەبدەیەکی سەرەکی لە قانونی عراقیە لە قانونی ئەحوال شەخسی عراقیە دایک بە حەقتر یاخود بە لە پێشتر دانراوە بۆ ئەوەی کە مناڵەکەی لەلا بێت واتە وەکو مەبدەیەکی سەرەکی دایک لە پێشترە بۆ دایانیکردنی یاخود سەرپەرشتیکردنی مناڵەکەی بەڵام ئەمەش بێگومان مەرج و شەرت و ڕێکاری خۆی هەیە و ئەکرێ لەو مەبدە سەرەکیش محکەمە قەناعەتێکی تری بۆ دروست بێ کە مناڵەکە هەندێک جار لای دایکیشی نەبێ و لای باوکی بیا لای کەسێکی تر بێ بە پێی بەرژەوەندی مناڵەکە. کاک سەردەشت بۆ ئەوەی کە دایکێک بتوانێت دوای جابوونەوە منداڵانی لای خۆی بێڵێتەوە دایانیان کا پێویست چمەرجێکی تیاابێت. بڵێ لە قانونی ئەحوال شەخسی عراقیە لە مادەی 57 تا بە چەند بڕگەیەک ئەم بابەتە دەخنووس کراوە بۆ ئەوەی دایکێک کە بتوانێت دایانی بۆ مناڵەکەی بکە مناڵەکەی لە ئامێز بگرێت پێویستە کەسێکی عاقڵ بێت واتە کێشەی عەقڵی نەبێ و باڵغ بێ پێگەیشتوو بێ و کە ئەوەش تەحسیل حاصلەکە دیارە گەشت بێتە مەرحەلەیە کە زەواجی کرد بێ و مناڵی بێ بێگومان ئەوە هەر تەحسیل حاصلەوە کەڵێ هەر باڵغە و لە هەمان کاتا کەسێکی ئەمیندار بێ و کەسێکی دەست و داوێن پاک بێ بەو معنایی کە لە ڕووی تربێت و لە ڕووی پەروەردەکردن و پێگەیاندن و سەرپەرشتیکردنی ئەو مناڵەوە توانای هەبێ و نەبێتە هۆی زیانگەیاندن بە مناڵەکە. سەردەشت یاسا تەمەنی مناڵی دیاری کردو کێماڵی مناڵ تا چ تەمەنێک مناڵەکەی تر ئەوە لەکوێ خۆی هەیە قانونی عراقی مناڵ تا تەمەنی 18 ساڵی بە مناڵدا ئەنرێ بەڵام ئیستیسنایەک هەیە لەمە کاتێک کە کەسێک بە ئیزنی محکەمە زەواج بکە پێش 18 ساڵی لە هەندێک بوارە حسابی کەسێکی بۆکرێت کە ڕاشدە و خاوەن ئەهلیەیە بە تایبەتی لە بواری هاوسەرێتیە کە هاوسەرێتی کرد بەڵام بە ئیزنی محکەمە لەو کاتا ئەبێتە خاوەن ئەهلیە لەو بوارانەی کە محکەمە قانون دیاریکاری بۆن منە خێزانێکمان هەیە جابوونەتەوە بەڵام مناڵێکیان هەیە 18 ساڵە یا مەسەلەن مناڵێک 16 ساڵ
ینی 15 ساڵ ڕەنگە بە پێی یاسامانە مناڵ بوو بەڵام لە کۆتیاوە مناڵە مافیەوەی هەیە بڵێ من مەسەن لای دایکم پێخۆشە لای باوکم مەبەست مناڵەکەیە ینی باس لە مناڵەکە خۆی ئەکرێ پرسیارەکە بە جۆرێکی تر بکرێت ئایا لە دیاریکردنی دایانی بۆ مناڵەکە تا چەنە ڕێی مناڵەکان وەرئەگیرێ مناڵ لە تەمەنێکا بە تایبەتی تەمەنی 15 ساڵ بێ ڕێی وەرئەگیرێت و پرسیاری لێ ئەکرێت کە ئایا لای دایکێ بێ یا لای باوکێ بێ بەڵام لە هەموو حاڵەتەکانە مەسلحەتی مناڵەکە لە بەرچاوەگیرێ ینی ئەوکو مەبدەیەکی جێگیر لە قانونە پێویستە محکەمە کاتێک بڕیارەدا کە مناڵەکە لای دایکی بێ لای باوکی بێ جاری وایە لای دایک و باوکیش نییە لای کەسێکی تر لای جیهەتێکی ترە مەسلحەتی مناڵەکە لە بەرچاوەگیرێ چکە جاری وایە مناڵەکە لەوانەیە لای باوکی بێ بە حکمیەوەی کە دایکی ماوەیەکی زۆرە بەجێ هێشتووە باوکیشی بە جۆرێک لە جۆرەکان دەستی بۆ شلەکە لەوانەیە بڵێ من حاڵەتم هەبوو و توێتی وەرە مەسەوات تێگەیاندوە کە مناڵەکە لای بێت مەسەن زۆر گوێی پێنایە زۆر ئەوەنیە چاودێری ناکە ئەو کاتە مناڵیش لەو تەمەنا ڕەنگە لای باوکی پێخۆشتر بێ لەو حاڵەتە محکەمە تەنها گوێ لە مناڵەکە ناگرێت بەڵکو وەکو مەبدەیەکی سەرەکی بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاوەگرێت. زۆر باشە کاک سەردەش کاتێک کە پێکمان دایکی یاخود ئەو کەسی کە ئەم مناڵە بەخێوەکە و دایانێکی وەرەگرێت ئەبێ کۆمەڵێک مافی هەبێ و مافانە کامانن کە دایکێک دوای دایانیکردنی مناڵەکە ئەتوانێت مارەسی بکە ئەو دایکی کە مناڵەکەی لەلایە بێگومان پێشەوەی مافی هەبێ ئەرکی هەیە پێویستە تربێت و چاودێریکردنی مناڵەکە بە باشی ئەنجام بدا و ئاگای لێبێ و زەرەری پێنەگەیەنێ بێگومان مافەکانیشی ئەوەیە کە پەیوەست بەو مناڵەوە ئەبێ نەفەقەی مناڵەکە لە ئەستۆی باوکیایەتی واتە ئەبێ با مناڵەکە لای دایکیشی بێ باوکی بژێوی و پێداویستی ئەو مناڵە دابینکە کە باس لە بژێویەکەین بژێوی بە هەموو جۆرەکانیەوە چه جلوبەرگ و پێداویستی و خواردن و پێداویستی پزیشکی و شوێنی نیشتەجێبوون هەمانە وەکو مەبدەیەکی جێگیر لە قانونە لە ئەستۆی باوکایە جگە لەوەش دایک بڕێک پارەی مانگانە وەکو ئوجرەی حەزانە بۆ دابین ئەکرێ کە سەرڕای ئەرکی خۆی چاودێری مناڵەکەشەکە و مناڵش مناڵی دایک و باوکەکەشە لە هەمان کاتا بڕێک پارە کە ئێستا محکەمەی تەمیز جێگیری کردووە لە 50,000 زیاتر نەبێ بۆ دایکەکە دائەنرێ وەکو ئوجرەی حەزانە وەکو کرێی دایانی. زۆر باشە مامۆستا شوانجا ئەگەر ئەم دایکە ئەگەر ئەم مەرجانی بوێ بۆ ئەوەی کە مناڵێک وەربگرێتەوە کە هی خۆیەتی بێگومانە بێ کۆمەڵە حاڵتی شەبێ نتوانێت ئەم دایکە مناڵەکەی تیا وەربگرێتەوە ئەو حاڵتانە کامان یاخودەوان یاسا لە چ کاتێکات مناڵ نادا بە دایک بڵێ ئەو کاتای کە دایکەکە مەرجەکانی دایانی لە دەستدا ئەو کاتە محکەمە قەنەعەتی وایە کە ئەم مناڵە نابێ لای دایک بێت لەو کاتێک کە مناڵەکە مەسەن دایکەکە زیان بگەێنێ بە ئەو مناڵە یاخود بۆ نمونە ئەمیندار نەبێ و لە ڕووی تربێت و پەروەردەکردنەوە ئیهمالی و تەقسیری هەبێ یا بۆ نمونە شوێنی با بڵین ئەو ژینگە خێزانی کە ئەو مناڵی بۆ ئەبەی ژینگەیەکی گونجاو نەبێ و یاخود توانای بڵین ما بڵین ئاستی عەقلی و ژیری دایکەکە دووچاری کێشەیەک بێ لەو حاڵەتانە مناڵەکە محکەمە قەنەعەتی وایە کە ئەو مناڵە دووچاری زیانە بێ و نابێ لای دایکی بێت. بەڵێ زیانەکانیش بۆ نمونە ئەوە ئەکەوێتە سەر سڵتەی تەقدیری محکەمەوە واتە شتێکی حەسری نییە ئێستا من پێت بڵێم ئیتر محکەمە و قازی خۆی تەقدیریەکە کە ئەوە مناڵە ژینگەکەی گونجاوە یا گونجاو نیە تا چەنە زیانی پێئەگا زیانی پیانەکە بۆ نمونە مناڵێک لای دایکی بێ دیقەت بێ مناڵەکە 12 شەو لە دەرەوەیە ئەمە معناوی ئەم دایکە تەقسیری هەیە یا بۆ نمونە مناڵەکە لەوانەیە لە تەمەنێکا بێ لە هەندێک شوێنە ببینرێت کە شیاو نیە بۆ ئەو مناڵە لەم حاڵەتانە ئەگەر ئیسپات بکرێت دیارە ئەو دایکە شیاو نیە بۆی دایانی ئەو مناڵە بگرێتە ئەستۆ بەڵام وەکوتم ئەم بابەتانە بابەتی حەسری نین بە پێی بارودۆخەکان ئەگۆڕێن. کاک سەردەش لە ئەگەری ئەوەی بە پێی یاسا دایک و باوکەکە مەرجە یاسایەکانیان تێدانە و بۆی چاودێری و سەرپەرشتی مناڵەکەن یاسا ڕێگر بوو لەوەی دایکەکە یا باوکەکە بەر هۆکارێک نەتوان سەرپەرشتی مناڵکەن لەو کاتەیە شارنووسی مناڵچی بەسەر دێ یاسا چۆن پارێزگای لەو مناڵەکە زۆر جار محکەمە گاتەوە قەنەعەتێ و مناڵە پێویستە نە لای دایکی یان لای باوکی بێ بەڵکو لە جیهەتێکی تر بێ یان ئەو دامودەستگانی کە چاودێری مناڵی ناکامەکەن یعنی حاڵەتی واشمان هەبووە لە واقعە زۆر جار من خۆم حاڵەتێکم بینیوە کە دایک سوالی بە مناڵەکەی کردووە سوالکردنی بە مناڵەکەی ئەنجامداوە لەو کاتە محکەمە قەنەعەتی وا بۆ کە بێ ئەم مناڵە ببرێتە شوێنێکی جیهەتێکی ڕسمی ئەسڵەن ئەو دایکە شایانی ئەوە نییە کە
دایکایەتی بکە بەڵام ئەمانە حاڵەتی زۆر دەگمەنن کە لە دایک و باوکە کەش بسەندرێتەوە لە حاڵەتێکا کەیتر بە تەواوی ئیسپات بێ کە ئەم دایک و باوکە زەرەر بە مناڵەکە ئەگەێنن مەسەلەن لە خێزان نەنکمانەیە مەسەن لە دوو سەرەوە ئەمانەش لە پێی یاسا بڵێ پرسیارەکە ئەتوانین بە جۆرێکی تر نی بکەین کە ئایا جگە لە دایک و باوک کەسی تر مافی ئەوەی هەیە مناڵ لە خۆ بگرێ بڵێ هەر لە واقعیشە حاڵەتمان هەبووە کە مناڵ یەکێک لە باوکیا دایکی لە دەستداوە و مناڵەکە دواتر محکەمار بە قەراری محکەمەش مناڵەکە لای داپیریا نەنکی هەبووە ینی حاڵەت هەبووە بۆ نمونە مناڵێک لای نەنکی بووە یا لای باپیری بووە دوای دایکی داوای کردووە محکەمە نەیاوەتەوە بە دایکی چونکە ژینگەی ماڵی دایکی بە گونجاو نەزانیوە کاتە لەمە حاڵەکە بێ دادگاوی بۆ ڕوون بێتەوە کە بارودۆخی ئەم منداڵە لەکوێ باشە قراری ئەوەی بۆ بدە خۆی بۆی بابەتەکە ڕوون بێ وەکو مەبدەیەکی سەرەکی دایک لە هەموو کەس لە پێشترە بۆ وەرگرتنەوەی مناڵ بەڵام لە دیاریکردنی چارەنووسی مناڵە محکەمە بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاوەگرێ بەڵام لە واقعا کە تەفسیری ئەم حاڵەتە ئەکرێ هیچ شوێنێک بەقەدەر باوەشی دایک بەقەدەر ئامێزی دایک جێگەی بەرژەوەندی نییە بۆ مناڵەکە ئەوکو حاڵەتێکی گشتی و ئەکرێ ئیسtisناشی تیابێ زۆر باشە کاک سەردەش زۆر کات خەڵک دەوانێ و پیاسایی زۆر پرسیارتان لێ بکە کاتێک مناڵێک لای دایکێتی ئەم دایکە تەبان جیاوەتەوە لەوانەیە بێ دووبارە زەواج بکاتەوە پرۆسی هاوسەرگیری پێک بێنێتەوە لەم حاڵتەیە چارەنووسی منداڵەکە چی لێدێ یا جاری وا هەیە هاوسەری یەکەمی هەڕشەی ئەوەی لێکا کە ئەگەر ئەم هاوسەری پێشوم زەواج بکاتەوە من مناڵەکانی لێسەنمەوە هاوسەریکردنی دایک دوای زەواجی یەکەم زەواجێکی تر بکاتەوە ئەمە ڕێگر نییە لەوەی کە مناڵەکەی لەلا بمێنێتەوە بەڵکو ئەکرێت دایانی بۆ ئەو مناڵە بەردەوام بێت با زەواجێکی تریش بکات لەگەڵ کەسێکی ترە بەڵام ئەمەش هەر لە مادەی 57 تا لە بڕگەیەکە باس کراوە کە پێویستە ئەم دایکە دوای ئەوەی کە هەموو مەرجەکانی دایانی تێدا بوو لەوەی کە ئەمیندار بێ عاقڵ بێت توانای هەبێ سەرپەرشتی بکە لە هەمان کاتا مەرجێکی تریش زیاد کراوە ئەو پیاوی دووهەم با بڵین لە کاتی لەو کاتەیە ئەبێ بێتە بەردەم دادوەر لە محکەمە بەڵێننامە بدا کە پابند بێ بە زیان نەگەاندن بە مناڵەکە و هەروەها ئەرکی سەرپەرشتیکردن و چاودێریکردنی مناڵەکە لە ئەستۆ بگرێ ئەگەر زەواجی دووهەم بڵین پیاوی دووهەم پابند نەبوو بەو بەڵێننامەوە پابند نەبوونی پیاوی دووهەم ئەبێتە حجەیەک بۆ ئەوەی کە ئافرەتەکە داوای جیابوونەوە بکات یعنی لەم حاڵتەیە ئافرەتەکە توانێت داوای جیابوون بکات بەڵام باوکی ڕاستەقینەی منداڵەکە ناتوانێت داوای منداڵەکەی بکاتەوە باسم کرد کە هاوسەرگیریکردن بۆ جاری دووهەم لەلایەن دایکەوە وەکو مەبدەیەکی سەرەکی نابێتە ڕێگر لە بەردەم ئەوەی کە تۆ مناڵەکەی لێ بسەنیتەوە بە مەرجێک پیاوی مەبەستم ئەوەیە بە دیاری کرای ئەگەر پیاوی دووەم پابند نەبێ بۆ بەڵێننامەی کە لە بەردەم دادگا داوێتی بە سەرپەرشتیکردن و ئاگاداربوونی منداڵەکە لەم حاڵتەیە ئافرەتەکە دەتوانێت داوای جیابوونەوە بکە ئەی باوکی ڕاستەقینەی منداڵەکە دەتوانێت داوای منداڵەکە ئەگەر هاتوو هاوسەرێتی نێوان دایک لەگەڵ پیاوی دووهەم بەردەوام بوو و پیاوی دووهەم هاوسەری دووهەم پابند نەبوو بەو بەڵێنەی کە داوێتی لە بەردەم دادوەر بۆ چاودێریکردن و زیان نەگەیان بە مناڵەکە ئەوە پیاوی یەکەم ئەتوانێت ئەمە ئیسپات بکە بۆ دادگای بسەلمێنێ کە ئەم مناڵە زیانی پێئگا لە ژێر سەرپەرشتیکردنی ئەم پیاوەیە و ببێتە هۆی ئەوەی کە با بڵێن مناڵەکە بگێڕێتەوە بۆ ئامێزی خۆی کاکسەر ئەم شتە بۆ پیاوی ژوایە ینی کاتێک دایانی منداڵێک لای باوکێت یان باوکە بێوێ هاوسەری پێک بێنێتەوە بۆ جاری دوم ئایا خێزانە تازەکەی ئەم پیاوە پێویستە و بەڵێن نامەیە پڕ بکاتەوە یان لە ڕووی شتێکی وامان نییە لە یاسایە بۆ بەنسبەت بڵین هاوسەری گیریکردنی پیاوە وەکو شتێک دقێکمان نییە لەو بارۆ بەڵام لە واقعا وەکوتم زۆر جار بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاوە گیرێت و زۆر جارش حاڵەتمان هەبووە ینی با بڵین دایکی خۆی نەبووە ئەوەی کە پێوترێ باوەژن و ژیانیشی زۆر گونجاو بوو وەکوتم بەرژەوەندی مناڵەکە زیاتر لە بەرچاوە گیرێت بەڵام وەکو دقێکمان نییە ئەو قسەی تۆ ئیسپات بکات چەنە پێم وایەوەش نکولیە ینی جۆرێک لە کەم و کورتیە لە قانونە واتە باوە پیارە ئەبێ بەڵێنامە یاسایی پڕکاتەوە بەڵێ کاتێکە پۆستی باوە پیارەی وەرەگرێ بەڵام باوەژن نایەوێ شتی وامان نییە لە قانونە گرفتێکی ترەیە لە کاتی جیابوونەوەی دایکان و باوکان مناڵ کە بەشێکە لە سەرگەردانی و یان داماویەکانی مناڵ زۆر جار بینینی مناڵەکەیە مەسە من زۆرە بیستم نازانم بە پێی یاسا
ئەمانە بۆ ئەم حاڵەتە ڕۆدا دایکەکە هەر مناڵەکەی نابینێ یاخود بە پێچوانەوە باوکەکە ڕێگە نادرێ مناڵەکەی ببینێ یاسا چۆن بینینی مناڵە لایەن داگیا باوکیەوە گەل لە لای هەر کامێکیان بێ ڕێگە خا مانگانەیە ڕۆژانەیە یاساکان چۆنە جیاوازی هەیە بەڵێ لە پاڵ دایانیکردنی مناڵ بۆ یەکێک لە هاوسەرەکان لە بەرامبەر یاسای باری کەسێتی هەر لە مادەی 57 تا باسی لە دیدەنیکردنی مناڵ کردووە واتە بینینی مناڵ کە بە پێی ئەو هەمواری کە لە یاسای باری کەسێتی لە پەرلەمانی کوردستان دەرچووە پێم وایە ژمارە 3 ساڵی 2015 دیدەنیکردنی مناڵی ڕێخستوە بە جۆرێک کە دایک یا باوک ئەوەی کە مناڵەکەی لانیە ئەتوانێت داوای بینینی مناڵەکەی بکە لە هەفتەیەکە بۆ ماوەی 24 سعات بەسەر یەکەوە بەمەرجێک مناڵەکە لە تەمەنی با بڵێن شیرەخۆریان نەبێت لەو کاتە ناتوانرێت بێ ماوەی 24 سعات لە دایکەکە دوور بخرێتەوە بەڵام دواتر دادگا هیچ مانعی نییە لەوەی کە ئەو کەسەی ئەو دایک یا باوک ئەویان کە مناڵەکەی لە ئامێز نییە ئەتوانێت لە هەفتەیەکە 24 سعات مناڵەکەی لەلابێ بەسەر یەکەوە ئەمە وەکو مەبدەیەکی سەرەکی لەمە شادیسان و هەر بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاوەگیرێ و بە نیسبەت ڕێخستنی کات و شوێنی مناڵەکە کە لەکوێ ببینرێت تاکەی ببینرێ چ کاتێک ببینرێ ئەوەش محکەمە خۆی زۆر جار لایەنەکان هەر لە بەردەمدا دووەرە ڕێکەکەون بۆ ئەوەی کات و شوێنی دیاری وەرگرتنی مناڵەکە و دیدەنیکردنی مناڵەکە ڕێک بخەن بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ڕێک نەکەوتن لەسەر دیاریکردنی کات و شوێن لەلایەن جێبەجێکاری داد لە فەرمانگەی جێبەجێکردن ئەو بابەتە تەنزیمەکرێت و ناچارەکرێن شوێنێک یا کاتێک دیاری بکەن بۆ وەرگرتنەوەی مناڵەکە و دیدەنیکردنی مناڵەکە بەڵام هەندێک کات لە واقعە حاڵەتمان هەیە کە وا پێویستەکە کە ئەو مناڵە نەتوانرێت 24 سعات لە لای دایک یا باوک بێ زۆر جار لە ژوانگەی خێزانی بۆ ماوەی 3 سعات 4 سعات هەفتانە دایک یا باوک ئەویان کە مناڵەکەی لەلانیە توانێت دیدەنی مناڵەکەی بکات ئەم شتەیە بۆ هەموو تەمەێکی منداڵ وایە مەسەلەن منداڵێکی ساوە جیاوازی ناکرد لە منداڵە 4-5 ساڵیان منداڵێک کە خوێندنی نیە جیاوازی هەیە لەگەڵ منداڵانی کە قوتابین و خوێندن خۆی ئەوەی کە ئێمە وەکو پارێزەر لە دادگاکانە مەمارەس با بڵێن چۆنەڵی ئەم مادە قانونیانە کە مامەڵی لەگەڵاکەین زۆر جاریان ئێمە حاڵەتمان هەیە دایک یا باوک ئەوەی کە مناڵەکەی لە ئامێز نییە مەسەن ئێوارانی پێنجشەمە سعات 4 تا ئێوارانی جمعە سعات 4 با بڵین بۆکو نمونە مناڵەکەی لەلای ئەمە هیچ ڕێگریەک ناکات لە خوێندن لەو کاتە شەو ڕۆژێک لەلایەتی و هیچ گرفتێک دروست ناکە وەکوتم هەندێک حاڵەت هەیە بارودۆخی مناڵەکە بەرژەوەندی مناڵەکە وا پێویستەکە کە تەنها 4 سعات لەلای بێ 3 سعات لەلای بێ چکەیتر دیارە لەو بابەتە محکەمە دەسەڵاتی هەڵسەنگانی بارودۆخەکەی هەیە و وا پێی باشە کە تەنها 4 سعات لەلای بێ کاک سەردەش ئەگەر یەکێک لەم دایک و باوکانە ڕێگری بکەن لەوەی کە تەرەفی بەرامبەر لایانی بەرامبەر مناڵەکە نەبینێ ئێستا چۆن مامەڵەیەکە لەم کاتەیە خۆی ئەوەی کە دایکەکە یا باوکەکە ئەوەی کە مناڵەکەی لانیە مناڵەکەی دیدەنی ئەکا لە هەفتەیەکان بە قەرارێکی محکەمە ئەم حاڵەتی بۆ ئەم بڕیاری وەرگرتووە بەڵێ ئەویان کە پێشێلیەکە دیارە پێشێلی بڕیارێکی دادگای کردووە ئەمە بە تاوەنددانرێ و ئەتوانێت سکاڵا بکەوە لە هەمان کاتا هەر لە قانونی لە یاسای باری کەسێتیە ئەو بابەتە بە جۆرێک باسکراوە ئەگەر هاتوو ئەو لایەنی کە مناڵەکەی لایە ڕێگری کرد لەوەی کە لایەنی بەرامبەر مناڵەکە ببینێ سەر ڕای وەرگرتنی بڕیاری دادگا لەم حاڵەتە بۆ ماوەی مانگێک ئەرکی دایانی مناڵەکەی لێ ئەسێنرێتەوە ئەگەر هەر بەردەوام بوو ئەوە ڕەنگە سەر کێشێ بۆ ئەوەی کە هەر بە تەواوەتی دایانی مناڵەکە لەو دایکە و باوکە بسێنرێتەوە کە ڕێگریەکە کە بەرامبەرەکەی با بڵێن دیدەنی مناڵەکەی بکات یاخود مناڵەکەی ببینێ کاک سەردەژ من لە پارێزەرێکی بەڕێزم پێم وایە لای خۆشمان میوان وەز لە دوایی بەرنامە کە باسی قەزی کەیسێکی کرد زۆر جار دایک و باوکێک کە لەیەک جا بنەوە ڕەنگە سیاسەتی مامەڵەکردنی باوکەکە بە جۆرێک بێ بتوانێت تەئسیر لەسەر مناڵەکە بەکاربێنەیان بە شێوازێکی تر مناڵەکە بەکاربێنێ لە بەرژەوەندی بابەتە یاسایەکان بۆ خۆی شۆردنەوەی مێشکی ناشرینکردنی دایکی لە بەرچاوی دروستکردنی جەوێک ڕەنگە مناڵەکە بێتە قوربانی چکە لە کۆتای ڕەنگە فەرامکردنی هەنێ بابەت بۆ مناڵ لەو تەمەنەیە گونجاو نەبێ بە تایبەت تەمەنی 14 ساڵ و 15 ساڵ بەرەوسەرەوە یاسا لە کۆتایە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە دەکا مافی بەرامبەرێکانە گەرمە پێچوانەکەین و دایکەکە مێشکی مناڵەکە بشواتەوە یاخود باوکەکە مناڵەکە بەکاربێنێ
بۆ ئەوەی بتوانێت کۆمەڵێک مافی ئەوەی لە دارایی پێوترێت لە نێوان ژن و پیاوەکەیە بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ. لە کۆتاییە یاسا ڕێی مناڵێک وەرەگرێت کە ڕەنگە تەسیر لێکرا بوو بێ ینی گەنجێکی 14 ساڵ 5 ساڵ ڕەنگە ڕێی مطلق بەرژەوەندی خۆی نەزانێ بە دیاریکراوی فراغمان هەیە لە بەداخە ئەوی تۆ باسێکی ڕاستە لە واقع هەیە ئەوە کارێکی نائەخلاقی و نایاسایی شەکە زۆرێک لە دایک یا باوک کێشەکانی خۆیان یاخود بۆ بەکارهێنانیان بۆ بەرژەوەندی خۆیان زۆرجار مناڵەکان بەکارێن لەو سێرا ئۆملانی کە لەگەڵ هاوسەرەکانە هەیە کە ئەمەش وەکو باسم کارێکی نائەخلاقی و ناقانونی و لە هەمان کاتە لە شریعەتی ئیسلامیشا تاوانە چکە قەتعکردنی ڕەحم پچڕاندنی پەیوەندی خزمایەتی و پەیوەندی نێوان باوک و مناڵ یاخود دایک و مناڵ کارێکە وەکوڵێ خوای گەورەش پێی خۆش نییە ئەوە بە تاوانی داناوە بەڵام لە واقعا ئەم شتە هەیە زۆر جار قازی بۆ ئەوەی کە ئەو مناڵە هیچ تەسیرێکی لەسەر نەبێت لە کاتی وەرگرتنی ڕەیە بە تەنیا وەکوڵێ بە تەنیا بەبێ دایک و باوکەکەش لە هۆڵی دادگا کاتە دەرە و دوو بە دوو قسەی لەگەڵاکە و بە جۆرێک لە جۆرەکان کە بتوانێت ڕێی ڕاستەقینەی مناڵەکە بزانێ بەڵام لە واقعا زۆر جار مناڵ کە لای دایکە تەسیری لێکرێ بە جۆرێک لە جۆرەکان وێنەی باوکی ناشیری نەکرێ و بە پێچوانەشەوە ڕاستە کە ئەمە وەکوتم تاوانە بەڵام ئەکرێ دایک و باوکان زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن خۆیان کێشیان هەیە ڕێک نەکەوتون چارەسەرێکی یاسایی و شەرعی و با بڵێن ئەخلاقیان هەڵبژاردۆ کە جیابوونەوەیە ڕاستە کارێکی خراپە بەڵامی تر خۆ ناکرێ پەیوەندی نێوان ئەم باوکە و ئەم مناڵە یا دایک و مناڵەکە بچڕێنرێ لەبەر کێشەیە کە کێشەی ئەو نییە کە هیچ دەسەڵاتێکی نەبووە لە دروستبوونیە بەڵام لە واقعا هەیە بۆ دووربوون لەوەی کە لە کاتی بڕیاردانە کاریگەری باوکەکە بە مناڵەکەەوە دیار نەبێت لە کاتی وەرگرتنی ڕێیا زۆر جار وەکوتم قازیەکان بە تەنیا ڕێیان وەرەگرن یا زۆر جار شتێکی تر هەیە باسمان نەکرد بۆ ئەوەی کە مناڵێک چارەنووسی دیاری پرێ لای دایکە یا لای باوکە چەند ئیجرعاتێک هەیە یەکێ لەوانە توێژەری کۆمەڵایەتیە دانیشتنە لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی با حیسی ئیجتیماعی کە لەگەڵ دایک و باوکەکە و لەگەڵ مناڵەکەش دانیشێ دواتر بە راپۆرتێک بۆ چوونی خۆی پێشکەش بە مەحکەمەکە هەموو ئەمانە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەدگەێنێتە نیسبەتێک لە حقیقت هەرچەنە بە تەواوی نادگەێنێت چونکم حقیقەتی مطلق تەنها لای خوایە و بە هەمان لە ئەمان شێوەش ئەنێرن بۆ لیژنەی پزیشکیش قسەیان لەگەڵاکە لەگەڵ لایەنەکانی داوە لەگەڵ مناڵەکە یعنی ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان ئەو بەڕێزانەی کە ئەم کارە ئەنجامەدەن چه قازی و چه توێژەری کۆمەڵایەتی چه لیژنە پزیشکەکە ینی هەندێک تەکنیک بەکار بێنن بۆی بگەنە حقیقەتی مەسەلەکە و بە جۆرێک راپۆرتەکە پێشکەش بکرێکە نیسبەتێکی زۆر لە حقیقەت و ڕاستی قەزیەکەی تیا ڕوون بێتەوە هاوکاری دادگا بکەن بۆەوەی کە بگا بە کاک سەردەشت خۆشمان زۆر لە محکەمە و حاڵتمان بینیوە زۆر کات دایکەکە مناڵەکە هێنێتە ناو هۆڵی دادگایان باوکەکە مناڵەکە هێنێتە ناو هۆڵی دادگا و پرۆسەی دادگاییکردنەکە و قسەیە لەم و قسەی لەو ئەبیسەیە جاری وایە من ڕۆژێک حاڵتێکم بینی زۆر معەزەب بووم پێی زۆرم ناخۆش بوو دایک و باوکێک بوون تەڵا مناڵەکانیشیان هاتوو کێشەیەکیان هەبوو دوایەوەی کە دادگاییکردنەکەیان تەواو بوو دایکەکە زۆر بە تووڕەییەوە کە دایانی مناڵەکانی لابوو بەیەکێک لە مناڵەکانی وت بە باوکت بڵێ بۆ فڵانشت ناکە بۆ فڵانشتان بۆ ناکانیها مناڵەکە خۆی بەکار ئێن حاڵێکی زۆر ناخۆش ینی مناڵ هەر شتێک بکە لە کۆتاییە هەم مناڵی دایکەکەیە هەم مناڵی باوکەکەی لە هەردووکیانەوە دروست بووە حاڵێکی خراپە ئێمە چۆن بتوانین وا بکەین کە مناڵەکانمان نەبێت بە شێک لە کێشە خێزانەکانی بینی دایک و باوک بەڵێ بە دڵنیای خۆی تەلاق یاخود جیابوونەوەی هاوسەرەکان ئەگەرچی با بڵێن حاڵەتێکی خراپە نەتیجەیەکی خراپە کە هاوسەرەکان پێ ئەگەن بەس وەکو ئەڵەی حەلێکە چارەسەرێکە ئەکرێ ئەو چارەسەرە هەروەکو چارەسەر مامەڵی لەگەڵاوکرێ گەرچی چارەسەرێکی تاڵ و ناخۆشیشە و کاریگەری و لێکەوتەکانی ئەگەرچی هەرچۆن سەیری بکەی هەر کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکان لەسەر ئەندامانی خێزان بەڵام ئەکرێ بە کەمترین زیان لی دەرچی بە جۆرێکە ئەو ڕق و تووڕێیی کە هاوسەرەکان بەرامبەر یەکتریان هەیەە با بڵێن مناڵەکانی تیا بەکارنێن و مناڵەکان نەکەنە زاهێچ کرد دوجار ئەگەرچی ئەم ژن و پیاوە هاوسەری یەکترن بەڵام دایک و باوکن بۆ مناڵەکان وەک بە جۆرێک لە جۆرەکان مناڵ هەرچۆن بێ پێویستی بە دایکە پێویستی بە باوکە ناکرێ مەحروم بکرێت لە سۆز و خۆشەویستی هەریەکێکیان بەهۆی کێشەیەک و کە لە نێوان دوو کەسایە و ئەم هیچ دەسەڵاتێکی نییە لە دروستبوونی ئەو کێشەیە.
زۆر باشە کاک سەردەشت بابەتێکی تر هەیە بەڕاستی لە دوای ساڵی 2015ەوە توانی بڵین 15 ڕێژەیەکی زۆر لە خێزانی کورد چوونە دەرەوەی وڵات چوونە دەرەوەی کوردستان بەداخەوە باس لەوە دەکرێت کۆمەڵێک حاڵەتی جابوونەوە لە دەرەوەی کوردستان هەیە بە مناڵەوە ئێمە نازانین لەوێ یاسا چۆن مامەڵە لەگەڵ و بارودۆخێوەیەکا بەڵام لە کۆتاییان مناڵانە لە کاتی گەڕانەوەیان یان بەشێکیان بە ناچاری گەڕاونەتەوە یان بە قانونی ئەوەیە جابوونەتەوە گرفتەکە هاتوێتەوە هەرێمی کوردستان بۆ نمونە کەیسەکە لە دادگای ئێرەیانە یاساکانی دادگاکانی عێراق بۆ ئەم جۆرە حاڵەتانە چ تەفسیرێکیانە یاخودەوەی بەڕێزت وەکو پارێزەرێکی ژوەکو بە دوواداچوونت کردبێ لەسەرم بابەتان ئەم کەیسانە چۆن چۆنین جابوونەوەی ئەوێ یەکسانە بە جابوونەوەی ئێرە یا چی بکرێ بەوەی ئەو مەلەفەیەوێ بهێنرێتەوە ئێرە بڵێ لە ڕاستیا ئێمە نازانین کە ئەو وڵاتی کە ئەم دایک و باوکەی بۆ چووە چۆن مامەڵە لەگەڵ کەیسی خێزانی و کەیسی جابوونەوەکەن بەڵام ئەوەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و وەک بەشێک لە عێراق جابوونەوەی هاوسەرەکان و با بڵێن چارەنووسی مناڵەکان لە دوای جیابوونەوەی هەریەکە لە هاوسەرەکان لە قانونی حواشەخصیە دیاری کراوە پەیوەست بەو دایک و باوکانەی کە جیابوونەتەوە دواتریکێکیان سەفەرەکە بۆ دەرەوەی وڵات بێگومان پێویستە ڕەزامەندی هاوسەرەکەی تری لەگەڵا بێ واتە ئەگەر بێت و دایک و باوکێک لە یەکتر جیابوێتنەوە و با بڵین باوکەکە سەفەرەکە بۆ دەرەوەی وڵات لەو کاتایە پێویستە ڕەزامەندی دایکی لەسەر بێت ئەگەر ڕەزامەندی لەسەر نەبێت محکەمە ئەتوانێت ڕێگری بکە لەوەی کە مناڵەکە لەگەڵ باوکی بڕوات چونکۆم وەکو باسم کرد ئەگەر مناڵەکە لای یەکێک لە هاوسەرەکان بێ بێگومان مافی دیدەنیکردن هەیە بۆ مناڵەکەی بۆ هاوسەرەکەی تر باشە لەو کاتەیە ئەگەر بێت و یەکێک لە هاوسەرەکان سەفەر بکە ئەو کاتە ئەوی تریان مافی دیدەنیکردنی مناڵەکەی نابێت بێگومان ئەبێ ڕەزامەندی هەبێت لەلایەن یەکێک لە ئەو هاوسەرانەوە کە لێرێ بۆ ئەوەی کە ڕێگە بدا هاوسەرەکەی تری مناڵەکە لەگەڵ خۆیان ببات لەو حاڵەتەیە بۆی ینی بابەتەکە لە واقع بەو جۆرە ئەگەر هاتوو دایک یا باوک مەترسی ئەوەی هەبوو کە مناڵەکە لای هاوسەرەکەی ڕەنگە ببرێتە دەرەوە ئەتوانرێ لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکرێتەوە و توانرێ منعی سەفەری لێ بکرێ بە داوا گرفت زۆرە لە کۆمەلگای کوردی ناڵێم دوایەوەی کە لێشا و کۆمەڵێکی زۆر خێزانی کورد چوونەتە دەرەوەواتە لە کوردستان کێشیان نەبووە خێزانێکی تەندروست بوون چوونەتە ئەوروپایان وڵاتێکی تری دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان لەوێ جیابوونەتەوە بەڵام بەپێی قانونی عراقی ئەوانەش نومێر هیچ کێشەیەکی یاسایان نییە بەڵام لەوێ جیابوونەتەوە لە ئەگەری گەڕانەوەیان دروستبوونی گرفتێک چارەنووسی مناڵەکەیان گەڕانەوەی یەکێکیان بۆ کوردستان هەمان ئەو مەلەفە یاساییەوێ ئەبێ بەپێی یاسا ڕێکار هەیە تەصدیق بکرێت لەوێ لە سەفارەتەکانە یا هەمان ئەو مەلەفە گەڕێتەوە بۆ کوردستانیان دەبێت دیسان لێرەوە بسمیلای لێ بکەن و لێرە جیاببنەوە کە لەوێ جیابوو بێتنەوە ئەکرێ لەوێ جیابوو بێتنەوە و وەکو هاوسەر نەمابن بەڵام لێرەش ئەتوانرێت ئەگەر کێشەیەکیان هەبێت لە دوای جیابوونەوە ئەتوان لێرە با جیابوونەوە کەش لێرە ڕووی نەدابێ لێرە با بڵین داوا بکەن داوا تەقدیم بکەن لە محکەمە و داوای مافەکانی خۆیان بکەن و ئەکرێت لێرەش ئەو جیابوونەوەی کە ڕووی داوە لە دەرەوە هەر لێرە لە محکەمەکانی کوردستانە تەصدیقی بکەن واتە پەسەندی بکەن بەس بابەتێکی تریش پەیوەست بە بینینی نەنک و باپیر بۆ مناڵ ئەوەش هەر لە قانونەکە لە تعدیلی قانونەکە بە ڕوونتر باسکراوە جگە لە دایک و باوک دایکی باوک یا دایکی دایک و باوکی باوک و باوکی دایکیش واتە نەنک و داپیر هەر چوار عینەکە یاسا مافی دینەریکردنی مناڵی پێداون و بە تایبەتی لە حاڵەتی مردنی یەکێک لە هاوسەرەکانە بێگومان ئەوانیش لەبەروی ئەوانیش وەکۆڵێ ئەسلی ئەسڵن ئەگەر باوکەکە ئەسڵ بێ بۆ مناڵەکە ئەوە باپیر و نەنک ئەسلی ئەسڵە یاسا ئەو بابەتەشی تەنزیم کردووە ڕێگەی داوەکە نەنک و باپیریش مناڵەکانیان دیدەنی بکەن ئەوانش بە هەمانەوە مافیکە بۆ دایک و باوکەکە هەیە توان مناڵەکە ببینیا کەمتر و زیاترە بە هەمان شێوەتوان 24 ساعت ببینن وەکوتم بەڵام کاتێک کە ئەم مادەیە لە سەر ئەرزی واقع جێبەجێ ئەکرێت یەکەم شت بەرژەوەندی مناڵەکە لە بەرچاو ئەگیرێت کە ئایا 24 ساعت بێ یاخود چەند ساعتێک بێ لە ژوانگەی خێزانی کاک سەردەژێکێک لەو بابەتانی کە زۆر کا دەبێتە کێشە لە بینی ئەو دوو هاوسەرە جیابیان لە بینی مناڵەکە و باوکەکانیانە بابەتی نەفەقە و دابینکردنی بژێویە ئەم بابەتە یاسا چۆن ڕێکی خستۆ بە هەتا چ تەمەنێک ئەم مناڵانە ئەتوانن بژێوی لە باوکیانەوە وەرگن یاخود باوکیان بەرپرسە لە دابینکردنی وە ژیاندنی مناڵەکان وەکو مەبدەئێکی یاسایی مەبدەئێکی گشتی لە
یاسای باری کەسێتی عراقیە هەموو کەسێک نەفەقەی لەسەر خۆیەتی واتە نەفەقەی لە باخەڵی خۆیەتی بەڵام ئیستیسنا هەیە لە مەبدەئەویش مناڵ تا تەمەنی 18 ساڵی بژێوی لەسەر دایک و باوکی لەسەر باوکێتی بەڵام ئەگەر هاتوو مناڵەکە بڵێن خوێندکار بوو زانستخواز بوو ئەو کاتە تاکو خوێندنەکەی تەواوەکە بە هەمان شێوە نەفەقەی یاخود بژێوی لەسەر باوکێتی حاڵەتێکی ترمان هەیە بەنیسبەت کچەوە کە لە ماڵی باوکایەتە تا ئەو کاتی زەواجەکە ئەگەر چی نەشخوێنێت تەمەنی لەسەر و 18 ساڵیشەوە بێ هەر بژێوی لەسەر باوکێتی ئەمە وەکو مناڵەکان وەکو ژنیش دیسانەوە نەفەقەی ژنیش لەسەر پیاوەکەیەتی مەگەر بێت و ژنەکە خۆی داهاتی هەبێ و خۆی ڕازی بێ بەشداری لە پێکێنانی داهاتی ماڵەکەی بکە واتە ئەگەر چی خۆی داهاتیشی هەبێ هەر نەفەقەی لەسەر پیاوەکەیەتی وەکو مەبدەیەکی سەرەکی بەڵام ئەگەر خۆی ڕازی بێ محکەمە ڕێگەی یاوە کە خۆشی بەشداری بکات لە پێکێنانی داهاتی خێزانە لە کاتی جابوونەوەی دوو هاوسەرداگەر مناڵەکەیان سەر و 18 ساڵ بێکەیتر بە پێی یاسات پێناسی مناڵی بۆ ناکرێ ئەو کاتە خۆی ئازادە بڵێ کوێ هەڵبژێرم یاسا ناچاری ناکات کە مناڵ 18 ساڵی تەواو کرد ئەو کاتە خاوەن ئەهلی و خاوەن بڕیارە خۆی ئەتوانێت لای دایکی بێ یا لای باوکی بێ حتا ئەتوانێت لە لای باوک هیچ کامێکیشان نەبێت تر خۆی کەسێکی خاوەن ڕشت و خاوەن توانای یاسایی و فکری و عقلیە یاسا تەداخل ناکات لەوەی کە لەکوێ بژی ئێمە سپاس دەکەین سپاس بۆیەوەش بیسەری کۆمەڵێک ئامۆژگاری بین بۆ خێزانەکان لایەن جەنابتەوە کە ئەسمونت هەیە لە بەڕێوەبردن داواکانی جیابوونەوە سپاس بۆ ئێوە من هیوادارم تایبەت ئەو شتانەی کە گرفتە و پێویستە هۆشیاری یاسایی مانیە ئێمە وەکویەوە تەجروبەی بڵێنەوە مانیە زۆرترین ئەو شتانەی کە خێزانەکان وشیاریان کەمە کە ڕەنگە بیزانن باشتر بێ بۆیان خۆی ڕاستە یاسا تەنزیمی حیاتی ئینسانەکانەکە لە کۆمەلگا و لەو نێوە نەشا یاسا تەنزیمی علاقەی بینی ئەندامانی خێزان و بە تایبەتی هاوسەرەکانەکە بەڵام من پێم وایە مامەڵەی خێزان مامەڵەکردنێکی ڕۆحیە نەک مامەڵەکردنێکی قانونی لەو کاتی کە گرفت دروستە بێ و لایەنەکان ئەگەنە بن بەس لەو حاڵەتە ئەبێ پەنا ببرێتە بەر قازی و بەر دادگا و بەر مادە قانونیەکان بەڵام وەکو ئەڵێ قسەیەک هەیە ئەڵێ یاسا سەرەتا مامەڵەیەکی فقیە شەرت و معاملەیە بەڵام دواتر بە مروری زەمان ئەبێتە مامەڵەیەکی ڕۆحی و هەوڵ بدرێ زیاتر مامەڵەیەکی ڕۆحی و ئەخلاقی بێ نەک مامەڵەیەکی قانونی چونکم ناکرێت بۆ هەموو شتێک ژن و پیا و یان باوک و کۆڕ یا دایک و کەچ سەنگەر لە یەکتری بگرن و بە منطقی ئەرک و ماف و ئەوە حەقی منەوە ئەوە حەقی من نییە بەم شێوە مامەڵە لەگەڵ یەکتریا بکەن چونکە سروشت و ژینگەی خێزانی و ئەخوازێ کە زیاتر مامەڵەیەکی ڕۆحی و ئەخلاقی لەگەڵ یەکا بکەن نەک مامەڵەیەک کە سەنگەر لە یەکتری بگرن یاخود دادگاکان لە یەکتری بگرن زۆرجانە تاوێت ئەگەر کاتێک کێشەش لە بینیان دروست بوو کەسی سێم نەکەن بە کێشە دایک و باوک مناڵ نەکا بە کێشە مناڵ و دایک باوک نەکا بەدڵنیایەوە بەدڵنیایەوە سپاسیەوە شەکەم دەستان خۆش بێت دەستکان خۆش بێت کاک سەردەشتگان سپاس بۆ بەشداریکردنت سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونن زۆر سپاس بۆ بەڕێز سەردەشت عەلی پارێزەر لەم تەوەرە لەگەڵمان بوو